لارێکی لووتکەی هەفتەی 28 خولی ناوی کوردستان پێشمەرگەی هەولێری پێشەنگ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە چەمچەماڵ کرد. لە خولەکی هەفت هیدایەت لەتیف بە لێدانی ڕاستەوخۆ پێشمەرگەی هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی 22 هەڵگورد قەیسی لاو بە گۆڵێکی نایب ئەنجامەکەی بۆ پێشمەرگە دوو هەندەلێ کرد. لە ئەنجامی هاتنە پێشەوەی زۆری ئەرزانانی پێشمەرگە چەمچەماڵ بە چەند هێرشێک لە کۆتایەکانی نیوە یەکەم مەترسی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ، بەڵام بێ ئەنجام بوون. لە نیوەی دۆم شارەکانی پێشمەرگەی هەولێر بۆ سەر گۆڵی میوانەکەی دەستی پێکردەوە. لە خولەکی 79 گۆران ئیمەد بە لێدانێکی بەهێز لە دوورەوە گۆڵی سێمی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. توانە ئەمیریش دوای بەشداریکردنی لە نیوەی دووەم لە خولەکی 90 گۆڵی چوارەم و کۆتایی بۆ خاوەن ماڵ تۆمار کرد. نتیجەکە ڕنگدانەوەی نامەلعبەکە نەبوو، بەس حتما لە نیەتی دەوری ئێمە هەر پێویستمان بە فۆزە ئەگە بمانەوەی دەست بەسەر کاسەکە دابگرین، بەڵام دەبی ئەو چوار گۆڵ هاندەرێک بێ بۆ ئەوی زیاتر خۆمان دەکەن چونکە خۆ دەوری حەسم نەبوو. هیوادارم لاعیبەکان لە ئاسێکی باشی تەرکیزدا بن و لە ڕووی ئیسراحەتەوە پێویستمان بە یارزانەکانە بۆ ئەوەی خولەکە یەک لای بکەنەوە. چوار پێنج ڕۆژەشدا دێ ئێمە لە دوو جەپە شەڕ دەکەن جامیش بۆیە پێویستمان بە ئیسراحەت و پێویستمان بە هێمنیە بۆ ئەوە زیاتر لە هەردوو جەپە تازەی ناتمان دەبی تەواویکەن ئینشاءالله. چەند جارێک ئەمرێ، بەڵام بۆ من هەموو ڕۆژێک تا نادی چەمچەماڵ دابەزێ مردنە، چکەم پێم وایە یەک مردن نییە بۆ من. لە سەرکەوتنەکانشم هەست بەەوە ناخۆشیەکەم چکەم یاریزانەکەم کە ئەیشیبەنەوە من ڕووگیری ئەوانم کە موچەیان نییە، بەڵامی تر بەداخۆم لە سنووری ئێمە دیارە شاری چەمچەماڵ مستحەقی ئەوە نییە، بریام ڕۆژەم نەبینایە، بەڵام تر کەوتمە داویە و وعد و بەڵێنانەوە کە ئەمەش ئەنجامەکەی بوو و تا ئێسش کەسێک خۆی بە ساحێبی ئەو شارە نازانێ و بە ئێمەشەوە. پێشمەرگەی هەولێر بە کۆکردنەوەی 48 خاڵ لە پێشەنگ جیهانەکانە و 3 خاڵ لە پێش ئاڕاتی ڕکابەرەتی، چەمچەماڵیش بە 28 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی چواردەم و پێشکۆتایی. پێشمەرگەی هەولێر بەم سەرکەوتنە گەوری ئەمڕۆ بەدەستی هێنا، ئەرچی خۆی بۆ بەدەستهێنانی نازناوەکە ئاسانتر کرد. هەفتەی داهاتوو لە ناو خاچی شەقڵاوە پێویستی بە سەرکەوتنە تاوەکو بەبێ ئاوەردانەوە لە ئەنجام یانەکانی تر نازناوی خولەکە بۆ خۆی دەستە بەرکات و بۆ سێم جار ببێتە پاڵەوانی خولەکە. چەمچەماڵیش بەم شکستەی ئەمڕۆ تووشی هات، ئەرچی بۆمانەوە لە خولەکە زەحمەتتر بوو. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، پیرمام.